ژیان لە ناو دیەکان تقریبا گەڕایەتەوە لە 140 گەڕایەتەوە ینی بەڵام لە ناو شارەکە ژیان هیچ نییە و کەس نییە و هیچ قەدەغەیە هەیە خەڵکێکی مەدەنی بگەڕێتە لەبەر ئەوەی کە ئەترسیان ئەو مەنتەقە مین و ئەلغام و داعش حاشارگەی خۆی هەبیتن بەڕاستی بە تەواوەتی ینی تەطهیر نەکرا ناو گەڕەکانی حەویجە وحەویجەش گەورەیە ینی نانا کۆنترۆلێکی تەواوەتی حەویجە نەکراوە تا ئەوان کە هاتن یەک بدایەت هەر هاتن سەر شەڕ عەقیرەکە چونکە مەبەستەکان کەرکووک بوویان بەڕاستی مەبەستەکان زۆر لە حەویجە نەبوو و زۆر لە هەسان دەیەکان هەیە تا ئێستارێن داعش لێ ئەسوورێتەوە زۆر طبیعیە و لە زێر دێهایە خەڵک داعش دێ داوای خواردن لە خەڵکە کاتن يعني بالريالي او حكومه دو مرحله يعني ديانات اعتماد بكن لسر عشائري منطقه بخويا منطقه خويا كنترول بكن واستوى هذه عشائري درست كان حاسب درست كان سلاح الادني تنظيم يعني ادن كده ياخذ دفاعي من منطقه خوتها بكن